مقدم شاخەوان سعید گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر و زیاتر گوێبیستیە بین و تایبەت بەس ئەو سزانش کە بۆ ئەو کارگانە دانراوە چۆن ئەو کارگانە کۆنتترۆل ئەکرێن و چەند کارگەی دیکەش هەن کە ئێستاش ئەبێ بە دوچوون بکرێت کە بدۆزرێنەوە. بەخێر هاتن تەکەین هەموومانە پرسیارن لە جەنابەت سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز شاخەوان. جارە پێش هەموو شتێک من لە راپۆرتەکە ئەوەم بینی کە بتڵەکانتانە کردەوە ناو سارێکی تر و دەنگی هات ئێوە لەو کاتە مەترسیەوەی نییە بتەقێتەوە؟ ئەو بتڵانە کە ئێمە گواستمانەوە ئێمە تقریبەن 7 ڕۆژ پێش ئێستا دەستمان بەسەر ئەو کارگانە یاگرتووە هەمومان خاڵی کردوێتەوە و مەترسیەکانمان لاداوە و کە بەیەکەوە بەسترا بوونەوە چەند بتڵێک هەمومان کردوێتەوە بە سەلامەت و ئەوەی مەوادەی ناوی هەبووە هەمومان بەتاڵ کردەوە ئینجا بارمان کرد. باش اینجا با بینە سەر ئەو ڕێنمایی و هۆشداریانی کە بە هاوڵاتیان لەدرێت و تایبەت بە کارگەکانیش پرسیار لە بەڕێزت بکەم. ئەو کارگانە تایسە 4 کارگە دەستان بەسەرا گرتووە لە ماوەی ئەم 7 ڕۆژەیە. تیمەکانتان هەر بەردەوامن لە گەڕان و تاکەی ئەم گەڕانە بەردەوامە بێت و چۆن هاوڵاتیان ئەگەر زانیان لە گەڕەکەکان حاڵەتێکی ئاوها هەیە ئاگادارتان بکەن. ئێمە دۆزینەوەی ئەو کارگانە بەهۆی ئەوە بووکە ڕووداوێک ڕوویدا لە ساڵۆنێک پاش بەدەچوونێکی تەواومان دڵنیا بووینەوە کە ڕووداوەکە لەم ساڵە کە زانیمان لەم ساڵە بەدۆداچوونمان کرد کە لە شۆ لە دوکانێک ئەو میزەڵانانەیان کڕیوە ئەو باڵۆنانەیان کڕیوە بۆیە خاوەنی دوکانەکەمان هێنا بیدایەت نەیەوێت شوێنی ئەو گاز دروستکردنەمان پێ بڵێ دوایەوە دەرکەوتکەوە بە خۆیان کارگەی گاز دروستکردنیانەیە بە خۆیانەوە غازە دروستەکەن بە نایاسایی دروستەکەن گەراجێکی گەورەیان گرتووە و ئەو ئامێرانی کە بەکاری دێنن لەوێ هەمووی ئامێری ئەو بتڵانەیە کە پرێشەری پێڵین ئێمە ئامێری جێگیرکراوی ئاگرکوژێنەوەیە کە بۆ سندوقی حەریق و بۆ هەندێک سیستەمی ئاگرکوژێنەوە بەکاردێ بۆیە هەندێک جار خەڵک بۆ ئەزانێ هەر سیستەمی ئاگرکوژێنەوەیە کە دانراوە نازانن کەەوە ئەوە کارگەی غازە و ئەو غازە نایاسایە دروستەکەن لە ڕێگەی ئەوانەوە ئێمە توانیمان 4 کارگەیکە بدۆزینەوە یعنی جگەلەوە ئێمە 5 کارگەمان دۆزیبێتەوە لەگەڵ دوکانی ئەو کەسێکەوە ئەو مەوادانی تیا فرۆشە بە نایاسایی هەمومان داخست و ئیزعاتمان لەگەڵ کردوون. باش سزای ئەو کارگانە چییە؟ سزای با بڵێن کارگەکە و خاوەن کارگەکە بە چ شێوەیەک ئەبێت و ئەگەر جارێکی تر بیکاتەوە ئەو کاتە چ ڕێکارێکی بەرامبەر ئەگیرێتە بەر. ئێمە ئەوان بەی شێوەیەک دارێک کە ناتوانن بیکەنەوە لەبەرەوەی هەموو مەوادەکانی دەست بەسەرا گیرەوە بە بڕیاری دادگا و پڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە و هەمویان دراونەتە دادگا بند کراون و ئەو کەسە بیانیانەی بەنگلادیشیانەی کە کاریان نەکرد لەسەری خۆیان بە قاچاق هاتە بوون ئەوانش هەر گەڕانداوەتە وڵاتی خۆیان ریپۆرت کراونەتەوە و ئەوانەی کەش کە خاوەنێن و کوردن بەو کارە هەستاون ئەوانش ئیزراعاتیان لەگەڵ کراوە پڕاوی لێکۆڵینەوەیان بۆ کراوە و بە هیچ شێوەیەک ئێمە ڕێگە نادەین لەمە دووە کە ئەو جۆرە کارگانە بکرێتەوە بەڕاستی یان لە ڕێی خەڵکەوە کە ئاگادارمان نەکەنەوە ئێمە دەست بەجێ ڕێکاری یاساییەکەین لە ڕێگەی قایمقامەتی ناوەندی هەولێرەوە کە زۆر هاوکارمان بوونە و بە بەردەوام قایمقامی ناوەندی هەولێر بەخۆی بەڕێوەبەری بەرگری شارستانی هەولێر لەسەر خەتن بۆ حاڵەتانەیە مەکە بە دوادەچوونەکەین پۆلیسمان بۆ نێرن ڕێکاری تون دەکەن لە ڕێگەی شارەوانەکانەوە توانیمان ئێستا و بتڵانە لا ببین زۆر هاوکاریان کردین سوپاسیانەکەین. زۆر باش بەڕێز شاخەوان مەترسیەکانی ئەم جۆرە بوتڵانە چییە لە ناو گەڕەکەکانە و دواتریش زۆربەر خانووی کۆنیان بەکارهێنا وەکو کارگە ئەو مەوادانیشی کە دانراوە چ جۆرە مەوادێکە کاڵێن نایاساییە تێکەڵکردنی دوو مادەیە بەیەکەوە یاخود بە شێوەیەکی یاسایی ئەکرێتە ناو ئەو بتڵانەوە مەترسیەکەی چیە کێشەکە لەکوێیە؟ باسی مەترسیەکان بکەین سەرەتا مەترسیەکە بۆ ئەو کەسەیەکەوە ئیش لەوەیەکە چونکە هیچ مۆڵەتێکی نییە بە شێوەیەکی ناتەن دروست ئیشەکانەکە کە ئەمەشە بێتە هۆی ئەوەی ئەو ماوادانە هەمووی کیمیاییە هەمووی ماوادی سام و ماوادی ژەهراویە بێتە هۆی ئەوەی جاری وایە چاوی لە دەستدا یان بۆ سیەکانی خراپە یان بۆ تەندروستی خراپە کە ماوادی زۆر زۆر مەترسیدارن جگەل لەوەی کەوان ئەو کارگانیان دروست کردو خۆشیان جێ حەوانەوەی خۆشیانە ینی لەبێ ئەخەونکەوە زۆر زۆر مەترسیدارە هەر کارگەیەک نزیکەی 10-12 کەسی لێ ئەخەوێ
هەم وەکو شوێنی حەوانەوە بەکاردێن هەم وەکو ئیشکردنیش بەکاردێنن کە ئەوە مەترسیەکەی لەوەیە. مەترسی دووەمی مەترسی ژینگەیمان هەیە کە ئەو پاژماوانی فڕێ ئەدرێ پاژماوەی زۆر مەترسیدارن بەڕاستی کە لە هەر جەیەک بێ ئەو زەویە بۆ کشت و کاڵش بە کەڵک نایە کە فڕێدەن. بۆیە پاشماوەکانی ئەگەر منداڵێک کەسێک دەستی لێ بدا لەوەی تووشی نەخۆشی پێست و ینی تووشی ناتەندروستێکی خراپی بکە و بابن لێرە یەک پرسیار بۆم دروست بووە ویشەوەیە کە ئەو بەس پاشماوەکانی ئەوەندە مەترسیدارن یا ئەو باڵۆنێک ئێستا هێرۆمۆلودی گرتووی بەدەست یاخود زۆربەی مناڵەکان من ئێستا دێمە سەر هەمووی سەرەتای مەترسیەکان لەو کەسانەوەیە بۆ خۆیان کە ئیش لێکەن و ئەو پاشماوانی کە ئەوەی کە بۆ ئێمە مەترسیدارە ئەو پاشماوەیە و ئەو غازە نایەسایە کە دروستێکەندەی کە ئێمە نازانین ناوی چی چێ بەڕاستی ئەو غازە ینی غازێکە لە میتان و هیلیۆم و نایترۆزین لەو غازە کوشندانەوە نزیکە کە هەم زوو گڕەگرن زوو ئەتەقنەوە بۆ باڵۆنەکان بەکاردێ بۆ میزەڵان بەکاردێ کە ئەمە لە بۆنەکانە چەندین حاڵەتە بووە بە تایبەتی ئەوانەی عەدەسە ئەو شتانە بەکارێنن لەوەیە چاویان کوێرکای لەوەیە تووشی سووتانێکی قورسیان بکە پاڵە پۆستۆی غازەکە ئەوەندە زۆرە ئەگەر لە ژوورەوە بێ لەوەی ماڵەکە هەموو گڕ بگرێ بۆیە مەترسیەکانی زۆر زۆرە هەم لەسەر خۆیان کەوەکو ئیش نەکەن وەکو باسم کرد هەم لەسەر ئێمە لە ڕووی تەندروستی و لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی مەترسی ئاگرکەوتنەوە تەقینەوە. باشە شوێنی دیکە هەیە کە ئەو جۆرە یاریانە لی دەست بکەوێت بە شێوەیەکی یاسایی و ئەو مەترسی نەبێت بۆ نمونە ئێستا منداڵێک تر ئەوە نازانێت کە ئەمە باشە یان خراپە لە بازاڕی بینێت داوایە کات و بیان و یەگرێت چۆن ئەو دایک و باوکە بزان جیایکەنەوە ئەمە لەگەڵ یاریەکی دیکە. خۆی ئێستا دوای ئەو ڕووداوە ئێمە قەدەغە کرا لە ڕێی قایم قامێتەوە ئەو میزەڵان و ئەو باڵۆنانە هەمووی قەدەغە کراوە لە بازار و شێوە یاسایەکەی و شێوە تەندروستەکەی ئەوەیە گازی هیلیۆم بەکاربێ گازی هیلیۆم گازێکە وەکو ئەو گازانە ئاینەن سووکە و مەترسی تەقین و سووتانی نییە بەڵام تێچۆکەی گرانە بۆیە ئەوان پەنابەنە بەرەم غازە لەبەرەوەی تێچووی ئاسانم بۆ ماوادێکی سەرەتایی ئاسان خۆیان دروستەکەن کولفەی کەمە بەڵام ماوەدی هیلیۆم کە دێت ئەو کێشەکە لەوەیە ئەو غازە جگە لەوەی بە خۆیان بەکاری دێنن بۆ شێوە نایەساییە و ئەوەندە مەترسی هەیە هەستاون بتڵی هیلیۆمە هێنن لە بازار بە بەتاڵی ئەو بتڵانش پڕەکەنەوە بە ناوی هیلیۆم وەکەنە بازارەوە یعنی ئەوانە چەند جارێک بەڕاستی وەکو تەزویر و وەکو گۆڕینی لۆگۆی ئەو بتڵانە ئەوەش هەر نایاساییە کە بەکاریان ناوە ئەوش مەترسی هەیە. باش ئێمە باس لە ئەو یاریانەکەین کە ئەو جۆرە مەترسیانان هەیە خۆ ئێمە زۆر یاری با بڵێن یاری ئاگرینەکانیشمان هەیە کە ئەوانش جۆرە تەقەڵەتێکی زۆر سووکیان تایە بەڵام لەگەڵەوە دیسان مەترسێکی زۆر دروست دەکەن بۆ ئەوانە کارگی لەو شێوەمان هەبوو کە ئەوەش دەستی بەسەرا بگیرێت چ جۆرە یاری ئاگرینەکان کامانن کە مەترسیدارن کە ئەبێ هاوڵاتیان ئاگدار بن بە تایبەتی ئێستا کە ئەتر بۆنەکانی سەری ساڵە و خەڵگەچێتە دەرە و مناڵ مەشغوڵە بێ بۆ بابەتانەوە بە شێوە گشتەکەی ئێمە لەگەڵ هیچ یاریێکی ئاگرین نین بەڕاستی ینی یاری ئاگرینەکان هەموو کاتێک ئەمڕازێکە بۆی ڕووداوی ئاگرکەوتنەوەی لێبێتەوە ئێستا بەداخەوە جگە لەوەی یاری ئاگرینەکان دەبینین لە هەندێک چێشتخانە خواردنێکت بۆ دێنن چەند مەترێک ئاگری لەسەرا بەڕاستی ئەوە شەر مەترسیدارە هاوڵاتیان ئاگادارەکەینەوە ناڵێن نەچنە ئەو شوێنانەیان بەس شێوازی ئەو ئاگرە کە بەرزە بێتەوە چەند مەترێک لەوەیە سەقفی بیناکە ئاگر بگرێت مەترسی بێ بۆ سەرخۆی و یاری ئاگرینەکان ئەگەر بە کوالەتی کۆنتترۆلێکی ڕێکوپێک و باش داهاتە بێت مەزدەری هاتنەکەی بزانین لەکوێوە هاتووە بە یاسایی هاتە بێت هیچ کێشەیەکی نیە بەڵام ئەوانی کە دەستکردن و خۆیان دروستێکەن و ئەی خەنە بازارەکانەوە بەڕاستی ئەویان بە شێوەیەکی نایاسایی دێت ئەوانە هەمووی مەترسیە ئێمە داوایان لەکەین دوورکەونەوەی بەڵێ بۆ هیوایکە هاوڵاتیان سوودێکی تەواویان لەم هۆشداریانە وەرگرت بێ و سوپاسی مقدم شاخەوان سەعید گوتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەکەین میوان بووی لەگەڵمان دەست خۆش.